هەردوو ئەرکەکە پیرۆزە هەردوو ئەرکەکە قورسە بەڵام پزیشکی ڤێتەرنەری ئەوەی جیاوازە کە ئاژەڵ زمانی نییە ناتوانێت قسە بکات ناتوانێت بڵێ کوێی ئێشێت ئێمە کەمێک تەشخیصکردنی نەخۆشیەکە لەو کاتیا بۆ ئێمە قورسە بێت و هەموو شتێک لەسەر خۆمانە تەشخیصکردن و چارەسەرکردنی نەخۆشەکە هەموو شتێکی لەسەر خۆمانە. بە چ شتێک بەشداریتان کردووە ئەم هێلکانە چین کە لێرە جیاوازیەکانی چییە؟ ئێمە مێزەکەمان چەند جۆرێک هێلکەمان هێنا و چەند جۆرێکی باڵندەمان هێنا هێلکەی قاز و مراویمان هێناوە لەگەڵ هێلکەی کۆتر ئەمەیان هێلکەی قازە ئەمە هێلکەی مراویە ئەم شوکانەش هێلکەی کۆترە. ئەم باڵندانی کە لێرامە جۆرێکی باڵندەیە؟ کۆنیورە سەن کۆنیورە. خۆت زیاتر حەز بە خێوکردنی چ باڵندەیەک دەکەیت؟ خۆم زیاتر حەزم لە کۆکتێلە. کۆکتێل جیاوازیە لەگەڵ ئەم جۆرە باڵندانی تری؟ تقریبان جیاوازیان نییە لە بەخێوکردنە و لە خواردنەکانیانە بەڵام لە شکل و شێوەیە جیاوازیان هەیە لەگەڵ هەنێک حرەکاتیان هەیە جیاوازە.